لا بەشی دومی بەرنامەکەمانە باس لە یادی مەولودەکەین لە کوردستان لە سەردەمی شارستانیەتی ئیسلامی. دیارە ڕەنگە و زانیارە مێژویە لای بەشێک لە بینەرانیان توانین بڵێن بەتایبەت لە ساڵانە لە مانگی مەولود لە یادی مەولود بازەکرێت کە کوردستان یەکەمین وێزگە و یەکەمین شوێن بوو کە شێوازێکی فەرمی و زۆر فراوان یادی مەولودی تێدا کراوەتەوە. بابزانین کەی چۆن کێ لە پشتی یادی مەولودەوە بۆ لە هەمووشی گرنگتر بزانین ڕۆڵی تاکی کوردی و ئەمڕۆ زانیاری گرنگ لە میوانێکی زۆر تایبەت وەگرین تەنانەت ڕۆڵی خانمانی کورد لە یادی مەولود بە میوانداری زۆر بەڕێز یاریدەدەری پرۆفیسۆر دکتۆر زریان حاجی مامۆستای زانکۆ و پسپۆر لە شارستانیەتی ئیسلامی. کاکتۆگیان زۆر بەخێر بێن. دکتۆر ئێمە پێمان وتراوە یادی مەولود یاخود ئەو بۆنەوە و مەراسیمەی کە ئەکرێتەوە بە شێوازێکی گشتی یان بە فەرمی و بەو شێوە فراوانە کوردەکان کورد لە کوردستان خاوەنیەتی ئەوان دەست پێشخەر بوون. لە ڕووی مێژوویەوە ڕاستە؟ سەرەتا بەناوی خۆی بەخشندە و میهرەبان دەمەوە سوپاسانەکەم بۆ خۆم خۆشحاڵە زانم و ئومێد دەکەین کە یادی مەولودی پێغەمبەر صلی الله علیه و آله و سلم ببێتە مای خێر بۆ هەموو گەلی کورد بۆ هەموو بینەرانمان و بۆ هەموو ئەوانش کە دڵی ئێمەیان پێگات چکە بەڕاستی یادی مەولودی پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆ خۆی یادێکی گرنگ و پیرۆزە و ئێمە بۆچی ڕێگە بین بە هەموو کەسێک کە یادکردنەوەی هەبێ و هەموو شتێک ئێستا عەسرێک عەسری ئەوەیە کە هەموو شتێک ڕۆژێکی هەبێت دیاد بکرێتەوە دەی بۆ پێغەمبەر دووری خوای بە ڕۆژێکی ڕاستە ئێمە هەموو ڕۆژێک لە نەک هەموو ڕۆژێک 5 فەرز لە خەیاڵمانە چکە شایدمان زیندووەکەینەوانەیە ئێمە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم پێغەمبەرمان و نوێنەری بڵین وحی هێنەرە بۆ ئێمە و توانیمانە ئەوەی لەگەڵا بکەین بەڵام ئاگاداریش بن کە ئێمە ڕۆژێکیش ئەگەر زیندوو بکەینەوانەیە بەڕێی من ڕەنگە یەکێکی کارێکی زۆر گرنگ و پێویست بێت چکە بەتایبەتی ئەم عەسری ئەوەیە کە تۆ شانازی بە شتەکانی خۆتەوە بکەی شانازی بەڕابردووتەوە بکەی شانازی بەوانەوە بکەی کە هەت بووە و ئێستا هەموو شتێک بکراوە بەیاد ئەی بۆشی ئێمە ئەوەمانە لە کاتێکە یادێکی زیندوو حازریشمان هەیە کە یادی لە دایگبوونی پێغەمبەر صلی الله علیه و سلم کاتێکە دەقی ئەسڵیمان هەیە لەسەری و لە کاتێکە لە حەزاری ئیسلامیشە چەندین زانای گەورە کتێبیان لەسەر نووسیوە بابەتیان لەبارەوە نووسیوە شتیان لەسەر کردووە ئەمە وای کردووە کە لە ڕاستیدا ئەم یادە گرنگی خۆی هەبێ ئەوەی کە جێی شانازیە بۆ ئێمەی کورد لە ڕاستیدا لە خاکی ئێمەوانێ ئەم شانازی پێبڕاوە و پاشایەکی کوردان سەردەستی خانمێکی کوردی ڕەسەن ئەم یادە زیندووکراوەتەوە بە جیهانی ئیسلامیا بڵاوە پێکراوە و زانایانی کوردیش زۆرترین کەسن کە مەولودنامەیان نووسیوە لە مێژووی شارستانیەتی ئیسلامیدا ئەوەی کە جێگەی لەسەر وەستانە تا ئێستا یعنی کەم ڕاستە زۆر زانە هەبوو لەسەر مەولودنامە شتیان نووسیوە بەڵام زۆرینیان ئەوانن کە چونەتەوە سەر کتێبەکانی زانەکانی شارستانیەتی ئیسلامی کە کۆمەڵێکی زۆر لە زانایی شارستانیەتی ئیسلامی لەسەر ئەو بابەتە شتیان نووسیوە. من لەم ڕۆژانەیە ڕێمکوتە دەستنووسێک هەر خۆم حەزمەگر کە بیدۆزمەوە بەداخۆ دەستم نەگۆ نووسراوە مەولودنامە بە کوردی کەسێک نووسیوێتی ناوی کۆی سنجقلیە کۆی سنجقلی یعنی خەڵکی کۆیە بووە مەولودنامەیەکی زۆر دەستنووسێکە تەمەنی دەستنووسەکە نزیکەی 400 بەر لە ئێستێ 500 بەر لە ئێستێ واتە پێش لە سەردەمی عوسمانیەکانیش کە مەولودنامەی بە زمانی کوردیش نووسراوە ئەوە جگەلەوەی کە لە ئەدەبیاتی ئێمەی کوردیە ئەگەر بێت و ئەم بابەتانی لێ دەربێنین ڕەنگە هیچ شتێکی تیان نەمێنێ دوجار بیرمان نەچێ یعنی من خۆم بەڕای خۆم وایە کە لە ڕاستیە دینداری جۆرەی لە عیرفانیەتی پێویستە ئەگەر تۆ دینداری بە دیوە وشکەکەی وەرگریت بە دیوەشەکەی وەرگیت چێژی نامێنێ و هەم خۆی دینیشەکە خی گەورە پێشێستا پینجۆم لێ بوو کە دکتۆر عادلوتی بيغمس عاصم ولو كنت غضا فظا غليظ القلب لانفضوا من حولك اگه تو کسی درق و تند او بيتايرن خلق لدور هرنما يتوانه دي سروشت انساني وايه سروش ئینسانی وایە کە حەز بەوا کات کە مرۆڤەکان بۆ خۆیان بەردەوام لە جۆرێ ژیانیان خۆشکن چکە تۆ بینی خۆتە دڵت پێویستی بە خواردن هەیە یعنی دڵی ئینسانەکان پێویستی بەوە خۆراک هەیە ئێمە دڵمان پێویستی بە خۆراکە خۆراکی ڕۆح و دڵی ئێمە نوێژە ئێگە نوێژەکە خشوعیتیانە بێ تامینیە ئەی لە ژیانی ڕۆژانەتە ئەگەر کەسێک نەبێ لاسایی کەیتە و ژیانی بۆ بەڕێوەبەری تامینە ئەی چێ کەسێک کە من یادم کرد نابێت هەموو سەردەمێکا بگونجێ ئەوە پێغەمبەرە درودی خوای لەبێ صلی الله علیه
وسلم بويا لقد كان لكم في رسول الله أسوة حسنة خاي ورا فرمك هو بيغمري خاص صلى الله عليه وسلم نمونه وتشاودره دياري كراو ثانية حسنة ثانية كبيريب كان بيغمر صلى الله عليه وسلم خوي جورا القرآن ده سين بتمني بيغمر أخوة لعمرك يعني سويني بيا خوای گەورە ئەگەر تشتێک پیرۆز نەبێ لە لای پەروەردگار سوێنی پێ ناخوا یەکێ لەو شتانەکە خوای گەورە سوێنی پێ خواردەوە تەمەنی پیرۆزی پێغەمبەر صلی الله علیه وسلم تۆ باشە خوای گەورە سوێن بە تەمەنیەوە سوێن بە عەسرەکەی خوا کە ئەو عەسرەی کە پیاە ژیاوە پێ خوا هو العەسر هەندێک کەس دەڵێن کاتانێکی ژەڵێن عەسری پێغەمبەر صلی الله علیه وسلم هەندێک مفەسرین بەڵام ئەوەی کە زۆر ئاشکرایە لعمرك إنهم لفي سكرتهم خوای گەورە فەرمێ سوێن بە تەمەنی تۆ ئەو کافرانە لە گومڕایەکی سەیران اینجا خوای گەورە خۆی سوێن بخوا بە تەمەنی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەی بۆ تەمەنی لە لای من گرنگ نەبێ کە سوێن کەوتەی ئەو پێغەمبەرم صلی الله علیه وسلم ئەمانە لێکدانەوەیان کردووە لە سەردەمێک لە سەردەمەکاندا وای کردووە کە لە ڕاستیدا پێغەمبەر صلی الله علیه وسلم گرنگی خۆی هەبێ و لە لای ئێمەی کوردیش کە جۆرێک لە تایبەتمەندی ڕۆحیمان هەیە یعنی ئێمە زۆر لێکدانەوەمان کردو بە زۆر نەتەوەی دنیا زۆر نەتەوەی دنیا بەڵام وابزانم هیچیان بە هێندەی کورد لە مێژووە شانازیان نەکردووە بەوەی کە شوێنکەوتەی پێغەمبەر صلی الله علیه وسلم خەڵکانیکە شانازی کردووە خەڵکانیکەش موسڵمانە بەڵام کەس وەکو ئێمە کورد ڕەنگە لەو ڕێگەیە لە شارستانی ئیسلامیە چەندین زانای گەورەمان هەیە کە خزمەتیان کردووە بە مرۆڤایەتی لە ڕێگەی پێغەمبەر صلی الله علیه وسلم بە زۆر حاڵتی ترا کە ئێمە هەمان بوو لەم سۆنگەیەوە لە شاری هەولێرەوانێ لە ساڵی 630 هەندێک لە ساڵی 600 کۆچیدا بۆ یەکەم جار یادێکی زۆر گرنگدایەت کە ئەویش یاد لەدایکبوونی پێغەمبەرە صلی الله علیه وسلم بۆیە یادی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەکرێتەوە چی کاتەوانێ لەلایەن سوڵتان مزەفەرەدین کۆکبووری سوڵتان مزەفەرەدین کۆکبووری کە کەسایەتێکی گەورەی کورد بووە و حکمی زاوای سوڵتان سەلاح الدینی ئەیوبی بووە و سوڵتان سەلاح الدینی ئەیوبی خۆی دایناوە بە بەرپرسی هەولێر و هەموو باشووری کوردستان و هەموو ئەم مەنتیقەیە و مێردی ئافرەتێک و شاژنێکی گەورەی کوردێکە خوشکی سەلاح الدینی ئەیوبیە کە ڕابعە خاتونە ڕابعە خاتون بۆ خۆی یەکێک لەو کەسانەی کە کتێبی نووسیوە لەو سەردەما بەڕێن لە سەردەمانی شارستانی ئیسلامی ئیمامی سیوطیە ئیمامی سیوطی لە ساڵی 1911 کۆچی دوایی کردەوە بەس کتێبێکی زۆر جوانی هەیە حسن المقصد في عمل المولد يعني شتێکی زۆر عجیبە ئەڵێ نیەتی باشە لە کردەوەی مەولودە حسن المقصد في عمل المولد نية باشەکان لە ئەنجامدانی مەولودی بێت لەو کاتە کە باسی یەکەمینەکانەکە ئەو یەکەمین کەسانەی کە یادی لەدایکبوونی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە پێش سوڵتان مزەفەرەدین و باسی خێزانەکەیەکە باسی ئەم شاژنەی کوردەکە کە ئەڵێ هێندە ئاسان ژیاوە تەنانەت جلوبەرگی خۆی جۆرە کراسێکی دەبەرگە پێوترا کەرباس یاخود کرباسی بێدرا ئەم کرباسە و جۆرە هەروکو گونیەوا بووە مەنگە هەرزان بۆ دەرخەکەی زبر بوو توانم بۆ ئەمە لەبەرەکەی توێتی بە 5 درهەمە هەرزانە بۆ ئەوی لەبەرەکەی توێتی من کراسێک لەبەر کەم کە بە 5 درهەم بێ زۆر خۆشتر و باشترە لە لای من وەک لەوەی بڕۆم شتێکی گرام کەم پارەکەی نەبەخشم من ئەمە لەبەرەکەم بەم 5 درهەمە بەڵام پارەکەی بەخشم بە فەقیر و هەژاران لە کاتی مەولودی پێغەمبەر درودی خوا کەواتە شاژنێکی ژوە بەڵام کراسێکی زۆر کۆنی لەبەر کردووە لە پێرە بەڵام پارەکەی تریە ناوە بەخشیوێتی لە ماڵی خۆی بەخشیوێتی لە کاتی مەولودە چیتیایە تۆ لە کاتی مەولودە کۆمەڵێکی زۆر بەخشین بکەیت لە پێناوی خوای گەورە بووی لە دایکبوونی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە هەمان بووە کەسێکی وەکو ئەبوو لەهەب کە تەنانەت لەو کاتەیە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی حەدیثی لەسەرە کاتێک کە مژدەی پێدرێ کە ئەڵێن وەکو مژدەیە کە برازاکەت لەدایک بووە ئەڵێ چووە چەند کەنیزێکی ئازاد کردووە نازانم چەند حوشتری ئەوەنە کردووە لەبەرەوە هەموو دووشەمەیەک فەرمودەیەک هەموو دووشەمەیەک سزای لەسەر لاژێ کەیترەوە کەسێکی ئەوەندە ئەوەتە دکتۆر لە وڵاتی کوردەواری لە شاری هەولێر سوڵتانێکی کورد بە پشتیوانی پشگیری شاژنێکی کورد سوڵتان مزەفەرەدین و خاتوو ڕابعە یەکەمین کەسانێک بوون کە
دامەزرێنەر و داهێنەری یادی مەولود بوون بۆ هەموو جیهانی ئیسلامی لە شارستانیەتی بۆ چوون هەیە لە هەندێک شوێن بۆ چوونی ترمان هەیە گوایە فاتیمیەکانیش ئەم یادیان کردوتەوە لە پێشترە پێش سوڵتان موزەفەرەدین بەڵام لە ڕاستی هەر بۆ چوونە ئێشا نەسەلمێنراوە کە ئایا شتی وامان هەیەە بەڵام یەکەم کەس کە بە ڕسمی وەکو پاشایەک یادی کرد بێتەوە و خەڵکیشی بۆ بانگێش کرد بێ ینی گرنگەکە لەوایە تۆ کۆمەڵی کەسیشی بانگێش کردو و ینی میوانی دەرەوە میوانی حتاڵی لە ئەندەلووسەوە خەڵکی بان کردووە لە ئەندەلووسە و میوانی 7 ساڵانەدا ئەنیش ئیبن خەلەکان باسیەکە ئەڵێ خەڵکانێکی زۆری بانگە کرد بۆ هەولێر ئەیوەرندانیشن و میوانێکی دۆست بوون دەتەنان باسیەوە کە ئەڵێ بەیانیان ئەچون بۆ دەشتایی هەولێر لە قەڵا چوونە دەرەوانێ ئەچون سەیری دەشتەکانی چون بۆ ڕادوانیۆشی بەیانە چون بۆ ڕاوشکار ریاضیانێکە لە میوانەکان یەبر بۆ کەیف و ئەو ئەجا هێنانەوە ینی بە دنیای ڕایەگەیان کە ئەمە یادێکی مەولودی گەوراکاتەوە و بەشێکیشی ڕاستیا بۆ گەیاندنی دینی ئیسلامە ینی تۆ لەو شوێنە هەروەکو سیوطی باسیەکە لە کۆتاییە ئەڵێ ئەبێت چ خراپەیەک تەڵ سیوتی زانایشی گەوری شارستانی ئیسلامیە جەنابتان نەزانن ئەڵێ چ خراپەیەک لێرە هەیە تۆ یادی مەولود بکەی ئەگەر بریتی بێ لە خوێندنی قورئان و باسکردنی ژیاننامەی سەرەتای پێغەمبەر و تێرکردنی هەژاران و کۆمەڵێک ئادابی ئیسلامی باسکرێ لەو بابەت هاڵێ بێمە چ خراپەیەکی تیابێ ئەڵێ نەخراپە نیە بەڵکومە پێویستیشە کە ئەم یادە بکرێتەوە. زۆر باشە دکتۆر ینی زۆر باسی سوڵتان موزەفەرەدین نەکرێ بەڵام وەک خۆشت ئاماژت پێکرد و منیش ئەوەندەی خوێنومەتەوە هێندەی ڕابعە خاتوون سپۆنسەری ئەم بابەتەی کردووە یعنی لەوانەیە سوڵتان موزەفەرەدین وەکو سوڵتانێک وەکو کە نامەی ناردبێ بۆ با بڵێن میوانەکان ئەو سەدەم بەڵام لە ڕووی مادیەکەوە خێزانی زیاتر ئەمە کردووە بەڵێ پاڵپشت و هەندێکی کەمتر باسی ڕابعە خاتوون لە ڕاستیدا هەر سروشتی خەڵک وایە کە کەمتر ئەو کەسانە بازەکرێن کە دەسەڵاتیان نییە يعني واقعية أجينا جناني مالباتي أيوبي بەوە ناسراون يعني حتى خوشەکانی تری صلاح الدین ئەیوبیش حتى خێزانەکەی صلاح الدین ئەیوبی کە لە ڕاستیە لە ماوەی ژیانیانە زۆر خزمەتیان کردووە يعني حتى لە منطقەی شام و ئەوانە چەندین قوتا هەرم ڕابعە خاتوونە پێشەوەی کە بێ بە خێزانی سوڵتان موزەفەرەدین خێزانی ئەمیرێکی تر بووە لە منطقەی هین باڵێ منطقەی دیمەشقۆوانە چەندین قوتابخانەی دروست کردووە کاتێک بێ بە خێزانی ئەمیر دوای کە مێردەکەی وەفات دەکات لە شەهید دەبێت لە هەڵمەتێکی خارج دروشمەکانە لێرەش سێرەکەی دیسان ئەم ڕۆڵە گەورەیە بینێتەوانێ اینجا خێزانەکانی با بڵێن خوشکەکانی تری صلاح الدین لەوانە ست شامە يعني هەر ناسراوە بە ست شام لە منطقەی شامە کە گەورەترین ئیش و کاریان کردو خزمەتێکی زۆریان کردو ئەوەی سەیرە ئەم ڕۆڵانە کەمتر باسکراوە وەکو جەناب دەفەرمی هۆکاری سەرەکی لە ڕاستیە ئەوەیە کە ئەمان ئافرەت بوون هەرچەنە من پێم وانییە چونکە ئافرەت ڕۆڵی سەرەکی لە شارستانیەتی ئیسلامیە هەیە حتا ئێمە کتێبێکمان هەیە لە شارستانی ئیسلامی زۆر عەجیبە کتێبەکە بەناویشانی النساء المؤلفات ومؤلفاتهن في الحضارة الإسلامية يعني كتابك عجيبة جن نوسركان ونوسينكان إما زي شن نوسري جن معني للشارستان الإسلامية وشن كسايتي معني كرول يعني وشن مع مصطامان هي كما مصطاي زانا جورا كان بنو أفرد من الشارستان الإسلامية أما شموي جاي بايخ بويا ما بويا جنان الشارستان الإسلامي نقرأ جرياني نكراوة أبي أو راستيك بوتري نك شق بستويان ونكراوة بيتشوانوا لشوارتشوي آداب الشرع كان إسلام ده شارستانی ئیسلامی سێرەکەین ئەو پەڕی پێشکەوتنیان بە خۆیانەوە بینیەوە و ئەو پەڕی خزمەتی کۆمەلگاشیان کردووە ئەو پەڕی خزمەتی کۆمەلگاشیان کردەوە توانیانە بێن دمونەژەوە خاتونێکی کوردی ڕەسەن کە هیچ گومانیتیان هەیە ینی کە خوشکی صلاح الدین ئەیوبی و کە ئافرەتێکی کوردی ڕەسەن کە ئەو هەموو خزمەتی بە هەولێر کردووە ینی بە کوردستان کردووە لە هەولێرەوانێک کاتوە چەند فەقیر و هەژاری دابش کردو جا هەر یەکێکی کە لەوانە سەبت ئیبن جەوزیمان هەیە سەبت ئیبن جەوزی لە ساڵی 653 کۆچی دوایی کردووە سەبت ئیبن جەوزی نزیکە لە سەردەمی هینەوە باڵێن سەردەمی سوڵتان کۆکبوریەوانێ باسی ئەو شێوازەمان بۆ کاکە سوڵتان چۆن یادیان کردەوە ئەڵێ جاری وا هەبووە لە یادی موری پێغەمبەر صلی الله علیه وسلم تەنانەت ئەهاتن نزیکەی چەند هەزار سەرمەڕیان سەرەبڕی ئەیان بەخشیەوە بە هەژارانە چەند هەزار مریشکیان سەرەبڕی 100 ئەسپ سەرەبڕا ئەسپ چوو ئەسپ خوراوە لە کاتانەیە چەند ئاژەڵی سواری چەند خواردن چەند خۆراکی تر دروست کراوە لە پێناوی ئەوەیە کەوا ئەم یادە بکرێتەوە ئەم یادە بە مەزنی بهێڵدرێتەوانێ بۆیە کورد ڕێشکەشکێنە و شانازیشە کە ئێستا خەڵکانی ئێمە ئەو یادە بکەینەوانێ چکە بەڕاستی توانیومانە
ئێمەی کورد لە مێژووە کە ئەم یادە بکەینەوە عیبەشی تیانە چکە تۆ بۆ پیرۆزیک و خۆشەویستی بۆ پەیامبەری کاتە دکتۆر هەر لە شارستانێتی ئیسلامی بەتابەت لە مێژووی کوردستان و یان لە ناوچەی کوردستان پاش قۆناغەکانی دوای سوڵتان مزەفەرەدینی کۆکەبەری و ئەتابەکیەکان کە بوونە دامەزرێنەر و یان با بڵێن گرنگی پێدەری یادی مەولود بە شێوازی فەرمی و بۆ شێوازە فراوانە قۆناغی مێژووی ترمان هەیە لە شارستانێتی ئیسلامی وەکو کورد کەیتر کەسانی تر دەستیان بەم کولتورەوە گرتووی ڕاستە تا ئێستش حاز بە خوار هەیە بەڵام لە مێژوودا مەبەستمانە بەڵێ لە مێژوودا تاوەکو ئێستش هەتاکۆم چەند ساڵی ڕابردوش هەمیشە یادی مەولود کراوەتەوانێ وەگە ملاحەزە بکەن هەموو شاعیرانی کلاسیکی کورد وەربگری هەموویان بەشی هەرە سەرەکی شعرەکانیان تایبەتە بە لەدایکبوونی پێغەمبەر و بە وەصف و سەنای پێغەمبەر صلی الله علیه وسلم ڕەنگە ناوازەترینیان کە من لە ماوەی پێشوە لە خزمەتیا بووم ئەوەی مەحوی شاعیر بێ کە قەسیدەی نورەکەیەتی کە قەسیدەیەکی عەجیبی نووسیوە لە پێناوی خزمەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم و زۆری کەشیان بێ خودی شاعیر مثلا هەموو شاعیرەکانی دەرکە لەم بوارانە بوون ئەمە هەمووی ڕەنگانەوەی ئەو مێژووی شارستانیەتەیە کە لەناو کووردا هەبووە من گوێم لە زانایەکی گەوری خۆمان بوو لەمەوە پێشە قسێکی زۆر جوانی کرد زۆر سەرنجی ڕاکێشاوم بە دوایە چووم باسی قەسیدەکەی بێخودەکە کە بە شوێن دڵیا ئەکەوێت ڕۆژەوە دڵی من ئەڵێ هێندە سەرسامم بە وشەیە لە ئەدەبیاتی عالەمیە نەبووە کەسێ لەگەڵ دڵی خۆیان گفتوگۆ بکە ئەمە تەنها لە ناو کووردا هەیە لە خزمەتی کەشام شێعری نووسیوە لە خۆشەویستی پێغەمبەر صلی الله علیه وسلم نووسیوێت یعنی لەو ڕۆژەوە تۆراوە ڕۆژتۆ تۆراوە دڵی من ئەگەڕێ لە بێسەر شوێنە بە شاخ و داخا بەملا ئەخیراً معلومە کە چۆوە خزمەت نەفەوتاواڵێ بۆ چونکە چۆتە خزمەتی سالاری مەدینە یعنی ئەمە سێرەکەی ئەم ئەدەبیاتە بگاڵتە دروست نەبووە ئەمە پاشخانێکی گەورەی هەیە لە شارستانێتی ئیسلامیە کە بەردەوام هاتوتە پێشەوانێ دوجار خۆشەویستی پێغەمبەر صلی الله علیه وسلم کەم نییە تۆزانی سەحابەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم کاتێک کە تەنانەت سەری تاشیوە پێغەمبەر صلی الله علیه وسلم یەک تاڵەبووی نەکردووە سەر عەرز موکانی کۆ کراونەتەوانێ سەوە مووی پێغەمبەر صلی الله علیه وسلم چی هەیە موکۆ نیانێشە پێسەر یەخۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم ڕێگری نەکردو لە سەردەمی خۆیان ئەی تۆ زانی پێغەمبەر صلی الله علیه وسلم چەندە بە تاسەوە بوون سەحابەکان کە تەنها ناوی هێنرابێ جا ئەوانە لە سەردەمی خۆیان ئاوەژیاون جا بۆ چونکە خوای گەورە خۆی خۆشەویستی دروستەکە هەر بۆیە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی ئەگەر منتان لە خۆتان و ماڵ و مناڵ و کەسوکارتان خۆشتن ئیمانەکە تەواو نییە دائما يحب الله ويحب الرسول كيف خوي غوري خوجه وبيغمبري شي خوجه لو كاتيا بو اتواني لما بين اما لەناو کووردا بەڕاستی بۆ بە کللتور و بۆ بە شارستانیت هاتووە و ئەمە شخص پەرستینیە مینشینەکانی ترسی بەشێکە ئەوەیە لە ڕاستیە مینیشینەکانی کە هەمووی ئەم بابەتیان بە گرنگ وەرگرتووە هەمووی بە گرنگ وەرگرتووە بە دلیلی ئەوەی ملاحەزە بکەین هەموو میرنشینەکان تەنانەت ناوی مەولود لە ناو کووردا ناوێکی مەشهورە ناوی مەولود لە ناو کووردە ناوێکی مەشهورە و گەلانی ترا کەمتر هەیە ناوی مەولود بێ مەولود هەر بۆ پێغەمبەر وتراوە صلی الله علیه وسلم یعنی ئێمە کتێبمان هەیە بۆ نمونە لە ساڵەکانی دوایە 200 ساڵ دوایە و کتێبەکانی ئیبن فەزڵای عومەریمان هەیە کە التعریب بمصطلح الشریف یەکێ لە کتێبەکانێتی سێرەکەم باسی میرەکە بە ناوی میر نەورۆز میر مەولود یعنی دەسەوڕ کە ناوی نەورۆزیش هەیە لە ناو کووردا هەیە مەولودیشمان هەبووە کە یادێک کراوەکو یادێک وەکو ئاهەنگێک سەیری مەولود کراوە لە حەزارەی ئیسلامیە یعنی سێرەکەین لە کتێبەکانی ترا کاتێ باسی میلەتانی ترەکەین نەماندیوە لە حتا زاناکانی تری سەردەمی دواتر کە هاتوون لە دوایی بڵین ئەم پیاوە سەرەکەین هەمووی کتێبیان داناوە لەسەر مەولود هەر یەکێ لەو مەولود نامانەی کە هەمانە لە ناو کووردا سەرەکەین چەندیان زانای گەورەمان هەیە کە مەولودنامەیان نووسیوە مثلەن یەکێ لە زانەکانی ئیسلام ئیبن عەرەبیە ئیبن عەرەبی کتێبێکی بەناوی مەولودەوە یازان ئیبن جەوزی کە یەکێکە لە زانە بەناوبانگەکان کە خەڵکانێکی زۆر شوێنی زانەکە کتێبێکی هەیە بەناوی مەولودەوە کە مەولودنامەیەکە شاعیریان پێداوە زۆر عولەما لە حەزاری ئیسلامیە زۆر و حتا کتێبیان داناوە لەسەری جگە لەوە لەم سەردەمی
سڵتان مزەفەردین خۆشیە داوا لە زانایەکی سەردەمی خۆیان کە ناوی ئیبن دەحیەیە. ئیبن دەحیە محەیدین ئیبن دەحیە پێڵێ کتێبێکم بۆ بنووسە لەسەر مەولودی پێغەمبەر صلی الله علیه وسلم. ئەویش کتێبێکی بۆ نووسێ بە نیشانی التنویر في مولود بشیر النذیر، یعنی تەنویر یعنی ڕێگەنیشاندان لە دایکبوونی بەشیری نەذیرە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم دەتۆسەری هەموو لەقەبانە هەیە، یعنی بەشیرە، نەذیرە، طەهایە، یاسینە، وەکو مامۆستا نامی عەبدولکەریم مدەرریزە فەرموویە ئەم هەمووی هەیە. ئێشتا ئینسان شەرم کا بەوەی کە یادی لە دایکبوونی بکاتەوە. دکتۆر پێچێ سڵتان مزەفەرەدین کەسێکی ناشارەزاش نەبوو بێ لە دین بێگومان وانە کە ئەم شێکر ئەمە یەک دووهم ئەگەر بویسترێ هەوڵێک هەبێ یان بویسترێ ئەم بابەتە کە لە شارستانێتی ئیسلامی لە بابڵین لە مێژووی کووردا هەیە لا ببرێ یا بۆ نمونە بە جۆرە لە جۆرەکان ناتوانێت شارستانی ئێستا هەوڵ هەیە بۆ ئەوی کەوت بەڵێ بێگومان ئەمە چی لە مێژووی ئێمەکە؟ لە ڕاستیدا ئێمە مێژوومان هێندە پڕ نییە لە شتی زۆر نووسراو کە ئێمە خۆمان لە شتە نووسراوەکانمان لابرین. بەداخەوە مێژووی نووسراومان کەمە وەکو کورد. یەکێ لە ئەوانی کە شانازی پێ بکەین و ئێمە یەکەمین بینەدا هێنانەوە لە مێژوو شابڕاستی بە ناوی ئێمەوە بێ ئەم مەوزوعی مەولوویە. ئەی چۆنە بێ لە لایبەری؟ بەڵێ ئێمە هەموو لەگەڵەوەیان کە تۆ نابێت لە ڕۆژی مەولووە ئەو شتە بکرێت کە ئێستا هەندێک کەس کردویانە بە ئەو شێوازە کە خۆماڵێ بڵێ کەس لەگەڵ بێ شەرعیانە، بەڵام لەگەڵ مەسائیلەکانی تر کە بە شێوازێکی دروست یاد بکرێتەوە بێگومان هەموو لەگەڵ ئەوان کە وەکو سیوتیە لە قسەکەی سیوتی دووباراکەموانێ کە ئەڵێ چی خراپێکی تایە قورئان بخوێنرێ و یادی دایک سەرەتای ژیانانی پێغەمبەر بە خەڵک بۆترێتەوە وەخوا فەقیر و هەژارێکی شتێر بکرێت لەو ڕۆژەیە. یعنی ئەمە دوایەوە ئەمە دابێکی کۆمەڵایەتی دروستەکە، یعنی زۆرێک لە دیوێکی کۆمەڵایەتی دروستەکە کە لە ڕاستیە زۆر خۆشە پەیوەندی کۆمەڵایەتی بەهێزەکات. من عەرزم کردم لەلایانی دیبلۆماسیەتیشی بەهێز کردووە لە سەردەمی خۆیان سڵتان مزەفەرەدین کۆکبووری. لەوانەیە دکتۆر ئێستا کردبوو قسەیەکە بێ لەسەر بابەتە لەلایەکەوە ناحەقیش نەوێت بۆ نمونە ینی ئەوەی کە پێشوو هەبووە لە سەردەمی سڵتان مزەفەرەدین بەم شێوازە سک گۆڕانکاری بەسەرا هات بێ ئەمە ئەسلی ئیشەکە خراپ ناکات. چۆن ئێستا بۆ نمونێمە لە ئیسلامە دوو جەژنمانەیە کە هەردوو جەژنەکە عیبادەتن، بەڵام خۆگەر تاوان و خراپە و گوناهی تیا بکرێ مانای ئەوە نیە جەژنەکە خراپ بێگومان وانە ئەم مەولودش ئەگەر وەک خۆی بکرێ وەکوی کە زانایان باسی لەکەن مەقصەدەکەی چییە؟ سیوطی ئەڵێ حسن المقصد في مولود يعني ئەبێ مەقصەدەکە چییە تۆ لەوا کە یادی یەکەیتوانێ. ئێمە یەکێ لەو مشکلە گەورانی کە هەمانە بەڕاستی خەڵ مرۆڤ سروشتی وایە بە تێپەڕبوون ئەگەر تازە نەکرێتەوە شتێک بە تێپەڕبوونی کللتور شتی خۆتە بوو تۆزێکی لەسەر کللتور، یعنی کللتورەکە وای لێتە بوو تۆزێکی زۆزۆی بۆیە کللتور ڕاستی پێویستی بە تەکانەیە. حتا پێغەمبەر صلی الله علیه و فەرمێ إن الله أرسل على كل 100 سنة مجددا ليجدد دينه و سەری 100 ساڵ جارێ خی گەورە نوێگەرێک گەنێرێ. بۆچی؟ بۆی کە دینەکەی نوێکە بۆ چونکە دین و هەموو شتێک وەکو کللتور وەکو تەبوو تۆز وایە ئەچێتە سەری تۆزی لەسەر دروست بێ تۆزە بتەکێنرێ لە نێو ببرێ بۆی کە بتوانین ئەم یادە ئەم شتانە بڵین بەردەوام بێ. ئێستا مەسەلا ئێمە کللتورێکی خوپیەوەی گیراومان هەیە کە یادکردنەوەی مەولووە. یەک شتی کەش حەزەکەم وا لە مەولووە باسی بکەم لەم ڕێگەیە. یەکێ لەو شتانە کە زۆر لە ماوەی هەر باس کرا ئەم مەسائیلی ڕۆژی دووشەمە و 12 ڕێبێ لە ئەوەل ڕۆژی وەفاتی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە ڕاستیە ئەمە ژوادر نییە، ئەمە جوانیە. زۆر زانا لە شارستانی ئیسلامی لێکدانەوەیان کردو بۆ ئەم بابەتە لە ڕاستی ئەوە دەرناچێت. زانای گەورەی کورد لەم ڕۆژانە مامۆستا پرۆفیسۆر عوسمان هەڵەبجەیی شتێکی زۆر جوانی لەسەر ئەم بابەتە وروژان کە لە ڕاستیان نەخێر ناگەڕێتەوە بۆ ڕۆژی 12 ڕەبیع ئەوەل. چۆن بێت 12 ڕەبیع ئەوەل سیر بکەین ئێمە لە تەقویمەکانە بەراوردی بکەین. پێغەمبەر صلی الله علیه و فەرموویە ڕۆژی دووشەمە لەدایک بۆ باش ئەی 12 ڕەبیع ئەوەل ئەکاتە چەند ئەکاتە ڕۆژی دووشەمە بە هەمان شێوە ڕۆژی لەدایک بوونیتی. ئەی ڕۆژی وەفاتەکەی چەندەکە ئەگەر پێی تەقویم سەیری کاتە ڕۆژێکی شەممەوانێ ڕۆژی شەمە 11 کۆچی ینی سەیریکرد مانگی ڕەبیع ئەوەل 11 کۆچی 12 ڕەبیع ئەوەلەکە کاتە ڕۆژی شەمەوە. ئەمە هەر خۆی لە خۆی ئەمە هەڵەوەشێنێتەوانێت کە هەندێک کەس ئێستا بە ئەوە قسەی لەسەرەکەن. لە کۆتایی سەردەمی عوسمانیەکانیشە زانایەک پێیا بوو
كتابێکی داناوە بە نیشانی التقویم الصحيح يعني ڕۆژمێری ڕاست لە لێکدانەوەی ژیانامەی پێغەمبەر درودی خوای لەبێ کۆمەڵێک بەڵگەنامەی زۆر عەجیبی هێناوە کە وەمانە سلمێنێ بەڵێ پێغەمبەر صلی الله علیه و سلم 12 ڕەبیع ئەوەل دایک بووە و وەفاتەکەی 12 ڕەبیع ئەوەل نییە ئەوە بۆ کاتێکی ترە کە دیاریەکرێت اینجا یعنی هەندێک قسە دروزەکرێت لە تۆڕی کۆمەڵایەتی لە زۆر شوێنە لەولا وەکو هەموو شتێکی تر بۆی تەنانەت شتەکان ناشرین بکرێت ئێمە هەندێک شتمان هەیە شتی جوانن يعني كو عاد سرتاوى عرض كردن كلايني عرفانياتها بتوبوني روحي مروفه ناكتو ام لاينانا لراستيا لخلق بسني تواني لخلقي بسني تو واي يبكي كان خلقا شوين اشتكاني يعني لا بلا ربي وواي يبكي وشتيكا ويكا روجان وكو بيروزيا گنجامی داوە ئێستا تۆ لەگەڵ ئەنجامی نەدەیت و لەبەر ساری خوا دەست خۆش دکتۆر گیان سپاس دەکەین کە لەم تۆرێ لەگەڵ ماوەی بەدڵنیایەوە ئێمەش ئەبێ شانازی بە و مێژوە ڕەسەن و جوانەی نێو شارستانەتی ئیسلامیەوە بکەین سپاس کە لەم دەرفەتە لەگەڵمان بیت زۆر بەڕێز پرۆفێسۆر یاریدەر دکتۆر زریان حاجی مامۆستای زانکۆ و شارەزا لە شار سەنەتی ئیسلامی سپاس بۆی کە لەم تۆرێ لەگەڵمان بیت